ئێرە گوندی شیۆڕەشە ئاخیر گوندی سنووری حکوومەتی هەرێمی کوردستانە سەر بە ناحیە عاجۆمەرانە ساڵانە ئێرە پێویستی بە سوتەمەنیێکی زۆر هەیە. ئەو ساڵ حکوومەتی هەرێم بەرمیلێک نەوتی بۆ دابین کردوینە، بەڵام ئەو بەرمیلە نەوتە یعنی چەند مانگێکە خەلاص بووە. ئێرە پێویستی بە 8-9 بەرمیلێک هەیە، بەڵام ئەوەی باشە ئێرە کە کارەبایەکەی ئێرانیە 24 کاتژمێریە، خەڵک وەک جێگرەوەی نەوت بەکاری دەهێنێت، بەڵام نرخەکەی زۆرە. پێویستە حکوومەتی هەرێم بیلەوەی بکاتەوە کە یان سوتەمەنی زۆر بۆم ناوچەی دابین بکات، یان نرخی کارەبایەکەی هەرزان بکات. وا بڕیاریشە وەزیری سامانە سروشتەکان سەردانی ئەم ناوچە سنووریانە بکات. پێویستە لەگەڵ سەردانیکردنی بۆم ناوچە سنووریانە هاوکاری خەڵکی ئەم ناوچانە بکات، لەبەرەوەی ئێرە زستانێکی سەختی هەیە، سیستانێکی سەختی هەیە و پێویستە سوتەمەنی زۆر دابین بکات. بڕیار بوو وەزیری سامانە سروشتەکان سەردانی دوورترین ناوچە سنووریەکان بکات بۆ ئەوەی تەماشای حاڵ و گوزەرانیان بکات، بزانین سەرمایان نییە، سوتەمەنیان پێویستە یاخود پێویست نییە. هیوادارین ئەگەر سەردانی کرد پێویستە سوتەمەنیمان بۆ دابین بکات. سەرمایەکی زۆر ڕوو لە دەڤەرەکەمان ئەکات و پێویستیمان بە سوتەمەنێکی زۆر زیاتر هەیە لەوانەیە لە شارەکاندا ئەنیشن. ئەو ساڵ وەزیری بەڕێز کەمال ئەتروشی بەڕێز کە بڕیارێکی دا و بەڵێنێکی دا کە سەردانمان بکات و سەردانی شوێنە ساردەکان بکات بۆ ئەوەی کە ئەو شوێنانەی بڵێن وەکو باڵەکایەتی ساردن سەردانی ماڵەکان بکات، بزانی سوتەمەنیمان چۆنە و چۆن نییە، ڕادەی سوتەمەنی زۆری و کەمی. بەڕاستی ئومێدێکمان لەسەر قسەی ئەو وەزیرە بەڕێزە هەڵچنی. بەداخەوە هەتا ئێستاش چاوەڕێین، نازانم وەزیر ڕێگاکەمان پێ نازانی ئەوەندە دوورین یانەوەتە وەزیر لەسەرمان ناتوانێت بێتە ئەو دەڤەرە خۆشەویستە. پێمان خۆشە بڵێن ئەو کابینە بەڕێزە ئەو وەزیرانەی کە بەڵێنەدەن بەڵێنەکانیشیان ببنە سەری. زۆر بەداخەوە ئیتر ئەو منتیقەیە کە زۆر ساردا ئێستا سەیرەکەین لەو شاخانە بەفرێکی زۆرباریەوە و سەرماسۆڵێکە و پلەی گەرمی شەوانە ئەگاتە نزیکەی دەوری بەری سەفر و لە سەفر دێتە خوارەوە. هیوادارین حکوومەتی هەرێمی کوردستان کارێک بکات بۆ ئەو خەڵکە بەڕێزە و چیتر بێ ئومێدمان نەکات لەو سەرمایە و چیتر دار نەبڕین و ئەو سروشتە جوانە بەڕاستی تاوانە ئەو سروشتەوە بەو ئاسانیە لە دەست بدەین. ئێمە ساڵانە زیاتر پێویستمان بە 7-8 هەتا 10 بەرمیل نەوتە بێ ئەگەر بە تێر و تەسەلی و خۆمان گەرم بکەینەوە. لەلایەکی تریش ئەگەر هاتبا کارەبا هەبە خەڵک ئەوەندە پشتی بەو داروبار و ئەوانە نابەست. بەداخەوە دووبارە داوا لە وەزیری بەڕێزەکەم بەڵێنەکەی باتە سەری، هەر چاوەڕێی نەبزانین ئەگاتە لامان یاخود ئیتر بەڵێنەکەی ناباتە سەر.